بەناوی خۆی گەورە لە پرسیستاندەرەوە سڵاوتان لێبێ. وردبوونەوە لە وردبینیەکەی دیلۆیت ئەمڕۆ چوارشەممە هەردوو ڕێکخراوی ستۆپ و ڕوونبین راپۆرتێکی هاوبەشیان لەبارەی نەوتی هەرێمی کوردستان لە نۆمانجی سەرەتای 2020 بڵاو کردەوە. راپۆرتەکەیان لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانی لە هەولێر بە ئامادەبوونی جژنەی سامانە سروشتەکانی پەرلەمان بۆ ڕایگشتی خستە ڕوو. راپۆرتەکە چەندین کەم و کوڕی لەبارەی فرۆشتن و داهاتینەوت ئاشکرا کردووە کە بەهۆیەوە زیانێکی زۆر بەر هەرێمی کوردستان کەوتووە. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز فەرمان ڕەشادمان کردووە کە ڕێخەری پرۆژەی چاودێری حکوومەتە لە ڕێکخراوی ستۆپ. بەخێربێن. ئەگەر باسی ئەو بکەین گرنگترین ئەو خاڵانە چ بوون کە لە راپۆرتەکەی دیلۆیتدا ئاماژە پێکرابووت؟ بەڵێ دیارە ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی ستۆپ و ڕێکخراوی ڕوونبین بۆ لێکۆڵینەوە هەروە هەڵسەنگاندنی راپۆرتی ساڵی ڕابردووی ڕێکخراوی دیلۆیت لەبارەی نەوتی هەرێمی کوردستان راپۆرتێکمان بڵاو کردەوە ئەوەی کە بەلای ئێمە زۆر خاڵی بڵێنجەی تێبینی بوون ئەوە بووکە لە نۆمانجی سەرەتای ساڵی ڕابردوو بە گوێرەی نرخی برێنت بڵێ هەر بەرمیلێک نەوت بە $40 فرۆشراوە وەکو نرخی ستانداردی جیهانی، بەڵام هەرێمی کوردستان هەر بەرمیلێکی بە $36 فرۆشتەوە هاتە $14 لە نرخی برێنت کەمتر کە ئەمە جیاوازێکی زۆر لە کاتێکدا عێراق تەنها بە $4 کەمتر بڵێن لە نرخی برێنت نەوتی فرۆشتووە و بە کۆی گشتی ئەوەی کە ڕوون دەبێتەوە زیاتر لە 166 بڵێن داهاتی نەوت بۆ خەرجیەکان ڕۆیشتووە، تەنها 128 داهاتی نەوت بڵێن بۆ هەرێمی کوردستان و سافی گەڕێتەوە تا لە تقریبا 3 ملیار و 100 میلیۆن دلار و شتێک 2 میلیۆن و 100 میلیۆن دلار بۆ خەرجیەکان ڕۆیشتووە کە ئەمە ینی زۆر مای تێبینیە و جێگای سەرنجەکە خەرجیەکی ئەجگار زۆر هەیە، ینی ئێمە لە ناوڕۆکشی راپۆرتەکەش ئاماژەمان پێکردووە کە خەرجی گواستنەوەی نەوت بە بۆری لە هەرێمی کوردستان لە بۆ بەندەری جەیهانی تورکی ینی خەرجێکی زۆرە لە چارەجی یەکەم لە سێمانجی یەکەم نزیکی $7 بواتە ئەوەی مای تێبینیە. بەڵێ ینی خەرجێ زۆرەکەش زیاتر لە $4 لە ناخۆی هەرێمی کوردستان بۆ تاوەکو گەێنراوەتە سنووری تورکیا. هی تورکیا کە تاوەکو دەگاتە شوێنی فرۆشتن ینی کەمتر، ینی هەر بۆ نمونە لە چارەجی یەکەم بە $3 و تقریبا 23 سنت بووە بە خاچی تورکیا، بەڵام لە ناخۆی هەرێمی کوردستان بە $4. بەڵێ جیاوازەکەی جگار زۆرە بە سروشتە و گرێبەستانەیە، ینی ئێمە زانین بۆ ڕینەوتی کوردستان کە هەرێمی کوردستان بوو سەرەتا 140 کۆمپانیای کار بوو، 160 هەرێمی کوردستان بوو، بڵێن حکوومەتی هەرێم بوو، حکوومەتی هەرێمی کوردستان بە شەکەی خۆی فرۆش بە $1.8 ملیۆن. ئێستا یعنی هیچ کارێکی بوو لە شانازیانی حکوومەتی هەرێمی کوردستانی ئێمە بۆ ڕینەوتمان دروست کرد کوردستانمان خسووتە سەر نەخشەی وزە، بەڵام بەداخەوە ئێستا بوویتە بەڵایەکی گەورە نرخی گواستنەوەی نەوت زۆرە ئەوە مەوای کردووە لەگەڵ لە پاڵۆش کۆمەڵی خەرجیتر بۆ خەرجی سکوریتی کە ساڵانە $150 میلیۆن کە ئەمانە هەمووی وای کردووە خەرجێکی زۆر بکەوێتە سەر هەرێمی کوردستان و لە نەتیجەدا تەنها 128 وەک بینیمان لە نۆمانجی سەرەتای 2020 بۆ هەرێمی کوردستان گەڕاوەتەوە. هۆکارەکان بۆچی دەگەڕێنەوە؟ ئایا گرێبەستەکان گرێبەستی کەسانی پسپۆڕ نەیکردیانەوەتە ئەو گرێبەستانە لە بەرژەوەندی کۆمەڵێک کەسن؟ خۆی سروشتی گرێبەستەکان گرێبەستی هاوبەشەوە تا هاوبەش لە بەرهەمێنانەوەتە و کۆمپانیا لەو حەقلانە دەبێتە هاوبەشی ئێمە پێچەوانەی عێراقاوانە بە خزمەتگوزاری بەکرێ کار دەکەن وەک بەشێکی ڕەنگە ڕەبتی با گرێبەستەکان، بەشێکی تری شێوازی مامەڵەکە یان جێبەجێکردنی گرێبەستەکان وەک باسمان کرد نرخی گواستنەوەی نەوت بە بۆری زۆرە گە بەراوردکەین بە ستانداردە جیهانیەکان و جگەلەوەی کە وەک باسم کرد کۆمپانیای سکوریتی و کۆمەڵی خەرجی تر کە کۆمپانیای پلە مامناوان ئەوانە کە زۆربانی بەرپرسەکان بەداخەوە وی خەڵکێکی دەستڕۆیشتون ئەمانە بەشێکی زۆری داهاتی هەرێمی کوردستان بۆ خۆیان گل دەدەنەوە. ئەگەر تەماشا بکەین هەرێمی کوردستان لە چا ئەو وڵاتانی کە نەوت هاوردە دەکەن لەبەرچی هەرێمی کوردستان کەوتۆتە نێو ئەو تەنگەژەیە کە بۆ نمونە داهاتەکەی کەم دەکات لە برەوەی کە نەوت دەفرۆشێ داهاتی زیاد کە بتوانێت موچەکەی پێدابینکە، بەڵام لە هەمان کاتە هەمیشە قەرزارە. ئایا وەک باست کرد سروشتی گرێبەستەکان کە بە هاوبەشە جیا لەوەش وەهەز ناکەی کە بۆ نمونە کۆمەڵێک دەست ڕۆیشت و دەسەڵاتیان بەسەر ئەو مەلەفی نەوتدا هەیە لێ نەوت بۆ ئاقارەدا ڕۆیشتێ؟
خۆی مەلەفی نەوت بابەتی زۆر بە وردەکاریان ئێمە بمانێت بە وردی کێشەکان دەستچاکە ڕەنگە کاتێکی زۆری وە پسپۆری هەمەلایەندێ بەڵام ئەوەی کە گرینگە ینی بەڕوونیەوەیە کە هەرێمی کوردستان بۆی کە کۆمپانیەکان لەبەرەوەی ڕسکی تێدا کۆمپانیانی کە دێن لە کوردستان کار دەکەن لەبەرەوەی بەغدا ڕازینە ناچارن ئاسانکاری زیاتر بکەوە بڵێ پارەی زیاتر بدەت بەڵێ بۆی کە بێن لە هەرێمی کوردستان کار بکەن ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە نەوتی هەرێمی کوردستان باسمان کە 16 دلار لە ژێر نرخی برنتوە 4 دلار لە ژێر نرخی نەوتی عێراق بۆیە ئەمە لە راپۆرتەکە ینی ئەوەشمان خستۆتە ڕووکە عێراق کە نەوت دەفرۆشێت زیاتر لە 185 داهاتەکەی بۆ خۆی دەگەڕێتەوە بە پێچوانەی ئێمە کەتەنە 128ەوە کۆمەڵێک وردەکاری کەمان خستۆتە ڕووکە ئەگەر هەرێمی کوردستان نەوتەکەی لە ڕێی بەغدا بفرۆشێت ئەو قازانجانە چێ دەیکات کە کرێی گواستنەوەی نەوتدا کۆمەڵێک بابەتی تر کە ئەمانە هەمووی داهاتێکی باشتر بە دڵنیایی ئەو کات ئەگەر هەرێمی کوردستان بتوانێت لەگەڵ عێراق ڕێککەوێت بەو شێوازەی کە عێراق نەوت دەفرۆش ئەویش بیفرۆشێت لە نەتیجەدا داهاتێکی زیاتر کە هاوکاری هەرێمی کوردستان دەبێت بۆی کە ئەو قەیرانەتی کەوتووە چارەسەری بکات. ئەگەر بینە سەرەوەی ئێوە چارەسەری چیتان خستە ڕوو خۆی چارەسەریەوەی کە پێداچوونەوەی بە مامەڵەی ئەو مەلەفەوە هەندێک وردەکاری تریشێ لە راپۆرتەکە حەزەکەم باسی بکەم کە ینی لە سەرەتای مانجی سێمانجی یەکەم دیلۆیت ئاماژەوەی کردکە نەوتی کوردستان بە 31 دلار فرۆشا بەڵام کە ئێمە لێکمان داوەتەوە وەک بڵێن ئەو بەڕێزانەی کە راپۆرتەکان ئامادەکرد لێ چەندداوەتەوە 1 دلار و 81 سنت زیاتر فرۆشراوە و شایستەی دارایی بە جۆرەی ئەوەی کە گرێبەستەکان هەنە زیاتر داوەتەوە کۆمپانیان واتە ئێمە سەیرمان کردو زیاتر لە بڵێن 601 میلیۆن دلار زیاتر لەو نرخەی کە لە سێ خاڵ ئاماژەمان پێکردوێت چ لەو بڵێن تێکرای فرۆشتنی نەوت و شایستەی کۆمپانیاکان کە بە جۆری عەقدەکانیان ئێمە بەراوردمان کرد 601 میلیۆن دلار فەرقەیە بۆیە بە تێگەیشتنی ئێمە ئەوەی کە چارەسەرەوەی کە هەرێمی کوردستان پێداچوونەوە پێدا بکات وە ئەوەی کە مەجای تێدا گۆڕانکاری تێدا بکە و گرێبەستی کۆمپانیا خزمەت گوزاریەکان کە لە بواری نەوت کار دەکەن هەڵبێ کەم بکرێتەوە پشت بە پۆلیسی نەوت و غاز بەسری لە زێوی کە کۆمپانیا سکوریتەکان کە پارێکی زۆر دەبنوە بۆری نەوت کە پارێکی ئێجگار زۆر وەک باسمان کرد لە هەندێک لە سێچارێکیان لە 3 مانگەی شۆتە 7 دلار کە ئەمە وەک باسمان کرد ناخۆی هەرێمی کوردستانیش گرانتر ئەوانە ئەگەر پێداچنەوەی پێدا بکرێت پێم وایە لە خزمەت هەرێمی کوردستان دەبێت و پارێکی زیاتر بۆ هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆی بینەرمان بوون خواتان لەگەڵ.